بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم. برزان خوشويستان، السلام عليكم ورحمة الله وبركاته. خوش حالم ببيك وبخسمت بريستان لكم إن شاء الله بأميدي أوي لو برنامجي كأماجي بيدا كين كبريتي لا جيان نامي يشيق لفيا وحرس صالحا كان وزاهد كان أبيش بيشوا حسنی بەسڕی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی کە ئەو پیاوە ئەگەر تەماشا هەر کتابێکی مێژووی ئیسلامی بکەی دەبینی کۆمەڵێکی زۆر لە لاپەڕەکانی تەرخان کردووە و ئەو پیاوە بەرز و بەڕێزە هەم لە ڕووی عیبادەتەوە هەم لە ڕووی عیلمەوە هەم لە ڕووی تەقواوە هەم لە ڕووی عالیمەوە کە عیلمێکی زۆری پێ هەبووە لە مێژووی ئیسلامی دەور و کاریگەریەکی زۆری هەبووە. طبعا ئێمە ناین سەرتا پاش ینی حەسەنی بەسر بتوانین لە یەک بەرنامەدا ئاماژە پێ بکەین، بۆیە تەرکیز دەکەینە سەر هەندێک مەواقف لە ژیانی ئەودا و هەندێک قسەکانی ئەو تەماشا دەکەین و ئیستیفادە و سوودی لێ وەردەگرین. بەڵام ئەگەر تەماشا بکەین کە دەبینین حەسەنی بەسر تەمان لە ساڵی 21 هیجری لەدایک بوو، یعنی تقریبا ئیمامی عومەر 2 ساڵی خەلافەتی مابوو لەدایک بووە حەسەنی بەسری و لە ساڵی 110 هیجریش وەفاتی کردیە. لێرە ئەگەر تەماشا بکەین هەر لە منداڵی ڕا پیاوەکی مبارەک و پیرۆز بۆ لەبەرەوەی تەماشا دەکەین زۆر جاری وا هەیە لە گچکەییدا دەڵێ ئومو سەلەمە هەندێک لە مۆژونوسان دەفەرمون ئەوە هەندێک دەفەرمون ئومو سەلەمەیەکی ترە، بەڵام ئەگەر لەسەر ئەو قسەی کە بڕێن ئومو سەلەمەی خێزانی پێغەمبەر صلی الله علیه وسلم دایکی لەکن ئەوی بەجی دەهێشت کە تەمەنی گچکە بوو دەگریا، ئەو وای دەکرد کە عەلە ئەساس شیری دەدایە بە سینجی خۆی کەڕی دەکردەوە. حتا هەندێک لە زانایان دەفەرمون ئەوە بەرەکەتی ئەو خێزانەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە حەسەنی بەسری ڕەحمەتی خوای لێبی کە قسان دەکا قسەکانی بە قسەی پێغەمبەران دەچی، یعنی هەندە بەهێز و بە قووەت و بە پێزە قسەکانی بەڕاستی دەشوبهێتە قسەی پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام. جا لێرە ئەگەر تەماشا بکەین زیاتریش لەوە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی بە گچکەیی بردیانە کنی حەسەنی بەسری، یعنی دەستی بەسەری داهینا دوعای لە بۆ کردووە. دوعاکە ئیمامی عومەریش هاتە زێر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی فەرمووی اللهم فقهه في الدين وحببه إلى الناس. یا ربی خوایە ئەو منداڵە کە تەماشای دەکەی شارەزەکەی لە دین خۆشەویستی کەی لەکن خەڵکدا. سبحان الله، دوعاەکە ئیمامی عومەر وەکو خۆی هاتی تەجێ، هەم کەسێک بوو لە دین زۆر شارەزا بوو حەسەنی بەسری، هەم کەسێک بوو کەوا خۆشەویست بوو لە لای زۆربەی خەڵکدا، خەڵک زۆر خۆشیان دەوێت. حتا لەوانەی کە لی باسەکەن کە وەعز و ئێرشادی دەدا حەسەنی بەسری ڕەحمەتی خوای لێبی کە زۆر مەشهورە بەوەی کە لە بەسڕا لەوێ دەرداژیاوە، حەسەنی بەسری کە وتاری دەدا بازار چۆل بازار، یعنی خەڵک دەچوونە وێندەر، حتا دەڵێ پیاوێک پرسی فەرمووی چێ گەورەی بەسڕایە؟ گوتیان حەسەنی بەسری. دەڵێ گوتی بەچ بوویتە گەورەی ئەهلی بەسڕا؟ کان وەڵاهی هەموو خەڵک احتیاجی بە عیلمەکەی ئەو هەیە، ئەویش احتیاجی بە دینار و درهەمی خەڵک نییە. وەی بەڕاستی ئەوە زۆر گرنگە، یعنی بزانین کەوا ئەگەر ئینسان چاوی لە دینار و درهەمی خەڵک نەبی و ئەهلی عیلم بی، هەموو خەڵک محتاجی عیلمی دەستی ئەو ئینسانە دەبی. بەڵام هەر کاتێک ئینسان چاوی لە دینار و درهەم و پارە و پولی خەڵک دابوو، یعنی ئەو کاتە لەبەر چاوی خەڵک تا ڕادەک دادەبەزی و ئەو ڕێز و گەوراتیەی کە هەیتی نایمینێ. جالوێ بەڕاستی ئێمە تەماشا دەکەین حەسەنی بەسری ڕەحمەتی خوای لێبی زۆر پیاوێکی حاکیم و لەسەرخۆ بووە و هادی بووە، عالیم بووە بە معنای کەلیمە. حتا ئەنەسی کوڕی مالک توزانە ئەسحابەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەو مەقامە بەرزە ئەنەسی کوڕی مالیکەی فەرموون بڕۆن سوئال لە حەسەنی بەسری بکەن. فەرمیان ئەتوش وا دەڵێ فەرمی زۆر شتێ ئێمە لە بیرمان چۆ، بەس ئەو لە بیریتی بەڕاستی جا زۆری لە ئەسحابەکانی پێغەمبەر دیتوە صلی الله علیه وسلم. یعنی بۆ نمونە دەفەرمێ یعنی بزان ئەو فەزل و گەورەیە لە بۆ ئەو دەفەرمێ لە خوتبەی ئیمامی عوسمان دانیشتومە کە ئیمامی عوسمان خوتبەی دەدا لەبەر دەستی عەلی کوڕی ئەبی تاڵیبیش پەروەردە کراون، یعنی زۆر لە خزمەتی ئیمامی عەلی دابوومە و ئیمامی عومەریش دوعای لۆ کردی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی، کەواتە سێ خەلیفەی ڕاشدین ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی لێیان بی
تەماشا دەکەی هەم دوعای لۆ کردو هەم لە خزمەتی ئەواندا هەبووە بۆی بەڕاستی تەماشا دەکەی علمی ئەوان و تەواوی ئەسحابەکانی کە وەرگرتی و کۆ کردیتەوە ئەو کەسەی لێ دەرچووە کە تەماشای دەکەی لە علم و لە عەمەل و لەو جۆرەشتانە کە زۆر زۆر پیاوێکی بە قابلیت بووە. حەسەنی بەسڕی جارێک پیاوێک هاتە لای پێی گویا یا ئیمام لە فلان جێی بووم باسی تویان کرد بە خراپە فلان کەس. دەڵێ حەسەنی بەسڕی چوو سەبەتە خوڕمایەکی لۆ کابرای برد. دەڵێ کە چوو کابرا زۆری پێی سەیر بوو، وای هاتێک لەی لێکا گوتی یا ئیمام لەوانەیە بەغەڵەت لۆیان جێڕابێ خۆ من باسی توم نەکرد بە چاکە و گوتی کە باست کردبان بە چاکە لۆم نەدەهینای. فەرمووی لەبەر چ؟ فەرمووی ئەمن بیستیمە کە تۆ حەسەناتی خۆت دایتە من بە هەدیا بە خراپە باسی منت کردیا. ئێمیش لە چاکەی هەندێ هەر ئای ئەوەندە توانم هەبوو ئیمکانیەتم هەبوو کە توانیم چ بکەم ئەو چاکانت بەوە جەزا و پاداش بدەمەوە ئەمن ئەوەت لە بۆ بکەم کەوا بریتێ لەوەی یەک سەبەتە خوڕمات لە بۆ بینم بت دەبێ لەبەرەوەی چاکەکانی خۆت دایتە من. سبحان الله بزانە مەفهومی ئەوانە لەگەر خەڵکی کە لەگەر ئەوانە چەند جیاوازی هەیە لەگەر خەڵکدا. یعنی ئەوان کاتێک کە خەڵک بە خراپە باسییان دەکەن خوڕمایان لۆ دەوەن عالەم ئێستا بە خراپە باسی بکەی هجوومت دەکاتە سەر قسەی ناشیرنت پێ دەرەشتت پێ دەڵێ لەوانەیە عەزیەت و ئازارت بدا کۆمەڵێک شتت لۆ دەکاوە زۆر بە هادیئی زۆر بە حەکیمانە کاکە تو حەسەناتی خۆت دایتە من ئەمیش ئەوەی لە توانامدا هەبووە تەبریتێ لە یەک سەبەتە خوڕما لە بۆ تو مینە. یعنی ئەو پیاو بە معنای کەلیمە حەکیم بووە، عالیم بووە، زانە بووە، زاهید بووە. زوهد زۆر خەڵک بە معنایەکی غەڵەت تێدەگە وا دەزانی زوهد بریتێ لەوەی کەوا ئەو ئینسانە تەرکی دنیایە کە حەق دنیای نەوێ دوانیە زوهد ئەوەیە تۆ خۆت لە حەرام بپارێزی خۆخواگە ماڵی بە حەڵالدای هیچ مشکلە نییە. یعنی ئینسان ماڵی دنیای بێتە بەردەست بە حەرام بەڵام وەری نەگری. لۆی حەسەنی بەسری قسەیەکی زۆر جوانی هەیە بەڕێزانم دەفەرمێ خەڵک دەڵێن زاهید حەسەنی بەسڕیە بەڵام بەسەهوو چوونە. زاهید عومەری کوڕی عەبدولعەزیزە. عومەری کوڕی عەبدولعەزیز دنیای هاتە بەردەستی بە حەرام وەری نەگرت ئەوە زاهیدە. بە حەلالەکەی وەرگرت کە زۆر کەمی بوو بەڵام ئەمن لۆم نەهاتی بزانم ئایا تەحەمولی ئەو وەزعی دنیا دەکەم یان نایکەم. جالۆی بەڕێزانم ئەوە زۆر گرینگە. ئەو پیاوە تەماشای دەکرێت لە هەموو ژیانیدا ئەوە بووە. یعنی کەسێکی زۆر زۆر ئەهلی علم و شارەزا بووە، کەسێک بۆ زۆر حەکیم بووە لەگەر ئەو وەزعی تێدا. بەنجا بیتاقەیەکی هەبوو هەموو جارەیدا یەک لە تەڵەبەکانی فەرموو ها بگرە ئەو بیتاقەیەت دەمێ بەخوای لۆت و زۆر زۆر بە فائیدەیە لۆت باشترە لە 1000 کتابی. یعنی 4 کەلیمە قسەی تێدا بوو. بزانن ئەو 4 کەلیمە قسەی حەسەنی بەسڕی کایدا قوتابیەکەی خۆی وەیگوت لە 1000 کتابی لە بۆت باشترە ئەو شتانە وەرگرە چیە تەماشا ئامۆژگاریەکەی کە تەماشا قسەکەی کە بەس بزانە چەند سوود و فائیدەی هەیە ئیستیفادەی لێ دەکەی. یەکەم شت تێیدا نووسرا بوو بە هیچ شوێنێکی باش هەر مەخەڵەتێ لەبەرەوە هیچ شوێنێک لە بەهەشت پیرۆستتر نییە لەوێن ئادەم دەرکرا عەلەیهی سەڵات وەسەلام. یعنی ئێستا تەماشا دەکە هەیە جیرانی بەیتە نێزیکە لە بەیتێ کەسی دەبینیم مسلمان و دینداریەکی چاکیش نییە. باشە فەرمووی مەغرور مەبە بە شوێن و جێگەی چاک. باشە هیچ جێگایەک لە بەهەشت باشتر نییە کەچی پێغەمبەر ئادەم عەلەیهی سەڵات وەسەلام ئەوەی بەسەری هات لە بەهەشتێ بوو. فەرمووی دووەم تێیدا بوو بە زۆری عیبادەتیش هەر مەخەڵەتێ. ئیبلیس ماوەیەک شەیطان ماوەیەک لە ناوکاری عیبادەت و خواپەرستیدا بوو. دوای خوای تەعالا چی پێی فەرموو وإن عليك لعنتي إلى يوم الدين. خوا لعنتي لك رب العالمين لعنتي لك لو شو كتكبري لبيدابو فأبى واستكبر وكان من الكافرين. يعني تماشاي دكي مانع بو خوي بمتكبر بقور زاني لو إخوي تبارك وتعالى لعنتي لك لو ليش تماشا دكي هرسن بدين بو مغرور ما ببرزان والله يقصكي قال زوانا. يعني مغرور ما بدين داري خود بعبادات بطاعات ببروجبون بشون يجد بقرآن خيندن وختمت بحج وعمرات بهيت شتيك مغرور ما با لو تشوك بيشتري الشيطان بياوشي تشاق بلا ميستا تماشاي دكي لعنتي ليك رايا تيجي سيتا اجري جهنم فريد ريت ويندر لو ياتو دبي براستي بوهر نخلتي كا خواي قورا عبادتي بقسمت كردي وخلق جاري وعدس خوشي اللي دكانو ببياوشي صالحتي دكانو لواني دعاء قبول بي بەڵام پێ هەر مەخەڵەتێ بەس خۆ بە متەواضع دانێ لۆی زۆربەی لە سەلەفی ساڵحەتا ئیمام ئەبوبەکری سەدیق کاتێک کە پێیان دەگو پیاوی چاچ وای وا قسەیان لەسەر دەکرد ئەو دەیفەرموو اللهم اغفر لي ما لا يعلمون ولا تؤاخذني بما يقولون واجعلني خيرا مما يظنون. يعني خوایە لێم خۆش بی لەوەی کە نایزانن ئەوانە اللهم اغفر لي ما لا يعلمون ولا تؤاخذني بما يقولون.
خوايا عذابشم نەدەی بەوەی کە ئەوانە دەیرێن واجعل لي خيرا مما يظنون بمجێڕی بکو ئەوانە باش گومانم پێ دەبن ئەوان بجێڕ یا رب العالمین کەواتە بەڕێزانم تەماشا ئەو قسە جوانەکە یعنی هیچ کەسێک ئەوەندەی ئیبلیس عیبادەتی نەکرد و دوایی لعنەتی لێکرا و ئەو ئینسانەش دەرکرا فەرمووی سێم شتکەتەی دانووسرا بوو لەو بیتاقی حەسەن بەسری کە هیداتە تەڵەبەکەی خۆی فەرمووی هەرش مەخەڵەتێ بەدیتنی پیاوی صالح هیچ کەسێک لە پێغەمبەر صلی الله عليه وسلم گەورەتر و صالحتر نییە منافقەکان هیچ ئیستیفادەیان لێ نەکرد منافق لەسەردەمی پێغەمبەر جیا صلی الله عليه وسلم چای بۆ محەممەد المستەفا کە صلی الله عليه وسلم لەگەر ئەو نوێژی کرد لەگەر ئەو معجزەی دیت لەگەر ئەو بەعزەی غەزەواتی بەشداری کرد کە چی سبحان الله منافقش بە دوو ڕوو یعنی تۆ تەماشا دەکەی زۆر جاری وە هەیە کابرا دەرێ بابم پیاوی صالح باپیرم پیاوی چاکە یان ئەمە لەنەوەی فرانکەسینەوە مە مەلا زادەینەوە شێخ زادەینەوە مە نازانم چینەوە ئەو جۆرە شتانە دەگوترێ یعنی ئەوە غەڵەتێکە لێرەدا دروستە بێ هەر کەسێکی پیاوی صالح بینی دەتۆش هەوڵ دەبەچی ئەو صالح بە وەکو متەنەبی شاعر دەفەرمێ ئین افتەخەروا بآباء لهم شرف قلنا صدق ولكن بئس ما ولدوا ئەگەر شانازی بەوە دەکەی کە بابوو باپیرێکی زۆر بەهرەمەند و گەورە و چاکت هەبووە دەڵێن ڕاز دەکەی بەڵام بەڕاستی ئەولادی خراپیان هەبووە باشە خراپترین ئەولادیان هەبووە کەواتە لێرە ئێمە دەبی بگەمینە ئەو قەناعەتەی کە ئینسان چاوی بە هەر ئینسانێکی صالح دەکەوێ و هەر کەسێکی لە نێزیکی پیاوی صالحە سوودی هەر لە بۆ خۆیتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم لەسەر منبەر هاوارەکە ئەی فاتیمەی کەسم ئاگاد لێبی من هیچم پێ ناکرێت لەکن خوا لە بۆ تو لە ماڵی دنیا داوام لێ بکە بەڵام لەکن خوا پێم ناکرێت لە خۆت عمل بکە یعنی ئەوەندە کافی نێت تێمام بگەینی جالۆی ابن جەوزی قسەیەکی جوانیە طبعا لێ معلومات کتابێکی زۆر بەقوەتە پێم خۆشە خەڵک زۆر بخینتەوە تەلبیس و ئیبلیس ئەو کتابە زۆر بەقوەتە جالێن مەقولەی هەیە قسەیەکی جوانیە دەفەرمێ من ظن أنه ينجو بعمل أبيه فقد ظن أنه يشبع بأكل أبيه دەفەرمێ هەر کەسێک گومانی وابی و بزانی بە عملی بابی بە کەسوکاری کە دەیان بینەوە بەدینە ڕزگاری دەبی هەوا تێگەیشتەگە بابی نانی بخوا ئەو تێر دەبی ئێوەشتی وا ڕوو دەدا قەت حاڵەتی وا ڕوو نادە بەڕێزانم کەواتە چێ نانی دەخوارە ئەو تێر دەبی چێ عملی صالح دەکار لۆ ئەو باشە ئەمما ئەتوو وەکو خۆت جوهودی خۆت بکە جوهودی خۆت ئەنجام بدە کاری چاکە بکە لەسەر ئەو ڕێگایە بڕۆ بەڕاستی کەوا ڕێیەکی چاکە لە کۆتایی ئامۆژگاریەکە نووسوی بە علمی شەر نەخەڵەتێ فإن العلم إذا لم يقترن بالإيمان لم يصل صاحبه إلى الجنة علم أجر إيمانكي نبا لبو إيمان علم وايلينك أو علم بيبا لبو إيمان صاحبكي ناقين يتبهشتو براستي هل ما خلطي بعلم بألقاب علمي تماشا ذكي بيرن بروفيسور دكتور بيرن مثلا شعر زال بواري نازانم بعلم هل ما خلطي دائما باوريد بي تماشا مو قرآن بك خواي يقول كذا فرمي جزاء قد نافرمي بما يعلمون بويك بعد زاني جزاء عندنا هم إذا فرمي جزاء بما كانوا يعملون بويك ديان كر يعني بويك كرد ويان ذكر نك بويك ديان ثاني تو هل بزانه علم شارع زابه والله مو عمل با علمك نكي فائده تشي سودي تشي جالوي براستي است تماشا دكي هو جرينجل ابو هم حياتي انسان بزانيتن اساس لايش كان دا علم فير بلام عملي لقر بكار بينا اگر عملت بكار نهنا تزاني حسن بصري سيده فرمي ليس الايمان بالتمني ولا بالتحلي إيمان بونية كاكاتو تمنى من إيمانهم هند برزو ما شاء الله زور فيها وساكن وينو برازان دنو بوزورشتانه ولكن هم ما وقر في القلب وصدقه العمل أويل درجة يجير به بكر دوش بيسلميني كإيمان داري إن الذين آمنوا كافية ومن دا تماشى قرآني كباشان سيدا وعملوا الصالحات دائما عملوا الصالحات بيتا دروستا ليرش تماشى دكن براستي علم بتني اكتفانية تعمل بكارنيني دبي أو علمي كوري دقري عملي بيبك لجاني روجانة بكاربني أو جا فيشي مغرور نبي بعلم مغرور نبي إنسان ديت سن متواضع بولبو أخوي تبارك وتعالى بزانا هو أهل علمه سن ديت متكبر أخوي بقورة دزاني أخوي واني شان ددا بزانا ويتي لباران دانية لبروي إنساني متكبر قد نابت أهل علم زور قورة بيتن أواني كدبن بأهل علم سن لديني أخوة شارزا دبن هندم الكسترو موفقترو بأدبترو ريكو بيكترو دين داكتر دبن أوانا زالوي براستي أو تشار آموشگارية برزانم يا حسني بصري رحمة إخوائي لبين إنسان بي زور جاري واهي استفادة لقسي أو بيا وصالحانة دكا لقسي أو بيا وساكانة دكا كوا
قسەیان کرد و شتیان گوتووە بەڕاستی ئێمە سوودی لێ وەردەگرین. حاڵەتێکی هەیە حەزەکەم وەکو لە تائیف ئەو هاشتێکی خۆش بێڵێن بەڕاستی لە تەماشاکە بەینی حەسەنی بەسری لەگەر ڕەحمەتی خوای لێبی ئیبن سیرین. طبعا ئیبن سیرین مەشهورە کە پیاوێکە زۆر شارەزایی لە چا بووە لە خەون شتیوە شارەزا بوو. حەسەنی بەسری هەندێک خزم و کەسی ئیبن سیرین ئەوەیان دەکرد پەڕەچی بوون، یعنی پەڕەچیاتی وەختی خۆی ئەوەی کە دۆشەک و بالیفیانەدا و تەرتیبی دەکردەوە و دەیداوە ساحبەکە وەکو بڕێ عەمەلێکی زۆر گەورە نەبوو وەکو پیشەی تاجیر و سێڕنگر و ئەو جۆرە شتانە کە باسی ئیبن سیرین کرابش بوو پەڕەچیەکانن ئەوانە. ئیبن سیرین لە دڵی ناخۆش بوو، دڵی لە حەسەنی بەسری عاجز بوو. حەسەنی بەسری سبحان الله خەونەکی دیت، خەونەکەی زۆر سەیر بوو، جا بەخۆی دەژێرتەوە دەفەرمێ خەونەکەم دیت لە خەوێدا ڕوت و قودوم هیچم لەبەر نەبوو. لەسەر مەزبەلەش ڕاوەستا بووم، یعنی جێی کە خەڵک زبری لێ فڕێ دەدا عودیشم لێ دەدا کە هەستام لە خەوێ زۆر پێ بێتاقەتم، یا ڕەبی خوا دەبێ خەونەت چبی دائیمەن جلوبەرێک لە خەوێدا ئیمانە بێ جلوبەرجی یەک تیلمە جلکم لەبەر نەبووە برێ ئەوە هیچی ئیمان تێدا نەبی، جا لەسەر مەزبەلەی ڕاوەستا جا عودی لێ بدە کۆخۆ من بە حەیات عودم لێ نەدایە زۆر بە خەونەکەی بێتاقەت بوو. گاسی یەکەشی کرد گوتی بڕۆ هەڕوەکەن ئیبن سیرینی بەرێ یەکێک خەونە چێو هادیتە مەرێ ئەمن بوویمە ناوی من مەینە بینمان باش نەوەک تعبیرەکەم باش لێ نەداتەوە بڵێ خەونە چێو هادیتە کابرا تعبیری چیە گوتی باش ئەوش چۆکەن ئیبن سیرین دانیش بگوتی گەورم خەونەکەم دیتیم گوتی فەرموو گوتی خەونەکی ئەو هەم دیتە لە بۆی جێڕاوە گوتی بە ساحەبی خەونەکەی برێ بەخۆی بێ. هێشتا مشاکل باشە من چی تێدا بم برێ گوتی پێی برێ بەخۆی نێتن گوتی تعبیری لۆ لێ نادەمەوە. گوتی دیارە دەزانی گوتی ئەکید دەزانم چیە بڕۆ پێی برێ بەخۆی بێت. زۆر سەیر بوو سبحان الله. دەڵێ چۆکن حەسەنی بەسری گوت وەڵا یا ئیمام گوتی بەخۆی گوتی ئەدی من نەمگوت وە مەرێ گوتی وەڵڵا وەم نەگوت کابرایە دەری عجایب قسە دەکا کەراماتیە گوتی بڕۆ برێ ساحەبی خەونی بەخۆی بێ ئەگەر نا تعبیری لێ نادەمەوە. دەڵێ گوتی وەڵا تازە بە منمان دا دیارە تەڵە بڕۆ با بچین و لە دریشی چا دەکەینەوە ئیدی شۆر بوونەوە چوونەکەن ئیبن سیرین و دەستیان لەم لیە کرد دەڵێ دەبەنگ معاتەبەی یەکتریان کرد ئەتولۆ هات گوتولۆ هات کرد و ئیدی یەکتریان لە باوەش گرت و گوتی حەسەنی بەسری گوتی لەوانە هەمووی گەڕن بەس پێم برێ ئەو خەونە تعبیری چیە زۆر بێتاقەتی کردیمە گوتی ئەو خەونە تعبیری ئەوەیە تو هیچ جلکت لە بەدانیە لە پارەی حەرام و مالی حەرام و خراپە ئەوها وەکو بێ جلوبەرجی یەک شتت لەسەر نییە. گوتی ئەدی من لەسەر مەزبەلەی ڕاوەستا بووم گوتی ئەوە دنیا تێخستە بن پێی خۆت لە بن پێی خۆت دانە گوتی ئەدی عودم لێ دەدا و عودە گوتی و حیکمەتە ئەو قسە جوانانەیە کە خەڵکی لەو پێی بانگەکەی. دەڵێ جا گوتی لەوانە لە هەمووی گەڕە باشە کو زانی منەوە خۆنم دیتە لۆ بە کابراتنەوە یەکسەرەوە تعبیرت پێ گوت بە تی وەڵای تەماشا تعبیرەکەیم کرد لەو شارێ بەشەرێک نییە و نەوع خەونەی بینی لە غەیری تو زیاتر چونکە ئەو نەوع عەسیبەتانە لە تودایە زانیمە تو لێ گوتم برێ ساحەبی خەونەکەی بەخۆی بێ. يعني ليرة تماشا ذاك برزم حتى لخوني أو كدبيني وكو بيغمبر صلى الله عليه وسلم أما جي بيدك خون مجدي تدا مجدي خوشي تدا تماشا ذاك إنسان أو شتجوانا ندبيني يعني ديت برساوي كأنه وشتيق لدنيا أنزام ددا لخويش بهمان شوا أو جورشت أنزام دزالوي أو قصي جواني زور بحسني بسر رحمة إخوالي حتى مقوليش هي قصي جوانا ده فرمي يا ابن آدم هل لك بمحاربة الله طاقة طلعت واني محاربة لك أخوابكي أين وي آدم يعني يساوي برسيارة وكبري جاي تعجبه إنسانات ما نشتوابك ده فرمي إن من عصى الله فقد حاربه أو دائم جناح يك حسابك محاربة لك أخوانك فأخوة بي ده فرمي مكة ضل والله حسني بصري ده فرمي تسندين أصحابهم دي تيك لبدر بجداريان كردي باشا أجر بديد بان أجر أنجويان بديد بعد أنجو والله أو أنا شيت باشا أجر يعني باشترين كسنجوان بديت بعد أنجو والله أو هيك شيء ناكلو قيامتي باشا لا أجر بيتو خرابة كان ينجوان بديت با بيا خرابة كان ده أنجو دبي وأنا باوريا ما قيامتي هبي يعني باشترين كسيان بديت بعد أنجو كالشينيا خرابترين كسيان بديت بعد أنجو لواني وباوري بقيامتي نبي يعني ده فرمي إيه من قومي كم ديت براستي اللوانا تماشات ده كده نحر نوع يكون يعني تساوت في ذكرتنا أو إنساننا تماشات ده كده قيامة الببير دهات وتماشان ده كي أو قوم وأنا أصحابي في غنبر صلى الله عليه وسلم كبوشي وازلقر خلق دابو جالوي حسني بصري لزوي إيماني ده معلومات شي صور باشي هبو يعني إنسان لا قرآن خيندن ولا جوي عبادة وتيكربون لقى عبادة حتى عند برادر كان يخوي دلند ما عندي حسني بصري كاتي كقرآن دخين كدقيش بو آياتنا تأثيري لي ذكر طلع سبحان الله فرميش بساوي دادات أخواري
فرمێسکەکان داهاتە سەر دێنی ئەو جا داهاتن بەردەبوون و ئەوەکو ڕێزە لە دوای یەک لە دوای یەک ئەوها فرمێشی داهاتە خوارێک کە ئەگەر یەکێک ئاەتی قورئانی لۆ بخین بە یان بەخۆی قورئانی بخین بە زۆر جار متەئەسیرە بوو بە ئاەتەکان دەگەویشتە ئەو حاڵەتە. ئێستا مەگە لە مسلمانە بپرسین ئێستا وا هەیە دەڵێن بە ژیانمدا خۆ جێم لە قورئانە بی بەس قەت نەگریان مەلەکەن قورئانە ئەزانی چ تامەچی هەیە دەزانی چ جەوەکی ئیمانیت لۆ دروستەکە تو کەلامی خوا تەمەشا دەکەی ذکری خوا کە ئەفضل ذکر قورئانە فرمێسک لە چاوەکان بێتە خوارێ زانی چه ئەزرێکی و پیاوە تێگەویشت بوو لە دین تێگەویشت بوو لە قورئانی پیرۆز دەیزانی ئەو ئاەتە کو قسە لەگەر ئەو ئینسانەی دەکات لۆی بەڕاستی ئەو ئینسانە ئەو هەفرمێسکی لە چاویدا دەهاتە خوارێ کە تەماشای دەکرد ئەو ئاەتانەی دەخیندەوە کاریگەری لێ دەکرد و تەئسیری لێ دەکرد یەکسەر فرمێسکی لە چاوەکانی داهاتە خوارێ. بۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی یەک لەو حەفت کەسەی لە ژێر سێبەری خوایە لە ڕۆژی قیامەت ورجل ذكر الله خاليا ففاضت عينه پیاوێک کە ذکری خوا بکە بژە بشگریە ئەو ئینسانە ئەو سیفەتی گریانە و شتێکە بەڕاستی سیفەتی پیاوە ساڵحەکان بووە بەڵام نەک لە بەرچاوی خەڵک کابرا لە بەرەبەری بەیانیدا لە شەو نوێژێدا لە سەجدەیدا گریاوە کابرا قورئانی خوێندە لە مارێ لە جێیەکی بەتەنیا گریایە کابرا مناجاتێک کرد لەگە خوا گریا کابرا ئەستە قەبران تەماشا چاوی پێ دەکەوی و قیامەتی بەبیر دێت و فرمێسکی لە چاوی دێتە خوارێ دەچێتە لای نەخۆشێکجی پێدەسووتێ نازانی ناتوانی یەک سەجدە ببال و خوای گەورە کە دێتە دەرێ خوایە زۆر شکر لە بۆ تو کە ئەمن ئەو وەزع و ئەو جەوە دایتە من یعنی تەماشا ئەو جۆرە شتانە دەکا و ئینسانانە فرمێسک لە چاوەکانی دێتە خوارێ ئیستیفادەی لێ دەکا لۆی بەخۆی حەسەنی بەسری قسەیەکی زۆر جوانی هەیە دەفەرمێ حەسەنی بەسری تفقد الحلاوة في 3 أشياء دەڵێ بە دوایدا بگەڕێن یان ئەگەر بزرتان کرد حلاوەتی ئیمان و شیرینی ئیمان لە سێ جێگایاندا یعنی لەو سێ حاڵەتانە لەوانەیە ئێوە بگەونە ئەو حاڵەتەی کەوا هەست بە تامی ئیمانیش بکەن یعنی واد لێدێ یعنی جەوەکی ئیمانی زۆر خۆش لە دڵتدا دروست دەبی دەفەرمێ لە چێندە یەکەم شت دەفەرمێ فی الصەڵاتی لە نوێژدا تامی ئیمانەکەی و ئینسانە يعني ئێستا ئێمە سەیرمان پێدە یعنی وەرە سوبحان الله خەڵک بەس ببینێک و نوێژێ دەکا ئەمە مستا من هەست دەکەم وەڵڵاهی نوێژەکانم نازانم بڕک ئەوەیە یعنی تام لە عیبادەت ناکەم ئەوەی کە باسی دەکەن لە ساڵحیندا تۆ بڕۆ تەماشا گەزان خەڵک و نوێژێ دەکا یعنی ئەگەر عیبارەتەکەم ڕاست بێ ڕاست وەکو منافقەکانی سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم پیاوەکە نوێژێ ناکا هەتا بەرەبەری وەی دێ ڕۆژ ئاوابی ئەو نوێژی عەسری بەغار دەداتە مزگەفتیان لە جێیشی دوگور دەچێت ڕادێخی چارکەعاتیەکی دەکا ئەمان چارکەعاتی ها یعنی لە خلالی دەقائیقیش نابە نوێژەکەی تەواوەکە جا ئەو خەڵکی دەوێ بیبینی مە لە هەولێرێگەر بڵێیت بچیتە مزگەفتی شێخەڵای ئەو مزگەفتی وێندە هەندێک لە دوکاندارەکان بەس زەبەت ئەو سیفەتەیان تێدا هەیە سوبحان الله یەک سەعات لەگە مشتری مجادلە و مناقەشەیتی دەردوکانێ دانیشتیە ڕادەوەستی عرضی ئەشیایەکە زۆر بە محتەرەم بە احترام خەڵک دێ زۆر جوان پێشوازی لێ دەکا تێدەگەی زۆر بە چاچی ئەو بانجی دای ها جەماعەتی چوو هیچ 27 خێری جەماعەتی لە دەستدا هیچ مشکلە نییە دەی هێشتا هەر لەگەر مشتری خەریکە کاتە چوو ها دەکەوە سەعات بەرەو بە قورئان هەندەی نەمایە دەزانی نوێژەکە غارە داتە مزگەفتی بە پەلەپەل جا تەنگاویشە ناچی دەست نوێژە بشواتەوە نوێژەکەی بە پەلەپەل دەکا دوایە دەستە مەرافقی توخوا وەرە تەمەشا و ئینسانێک کە تو تەنگاوی بەرامبەر بەخوای ڕەڵوەستی بژری وەڵام من تاب لە عیبادەت ناکەم یان جاری وا هەیە هەست پێ ناکەمە و نوێژە خەڵک باسی نوێژەکە کە بەرامبەر بەخوا ڕادەوەستی ئەو ئینسانە یعنی بەڕاستی سەیرە لۆی مەقولەکەی دەنە پاڵ حەسەنی بەسری کە جوان دەفەرمێ دەربارەی نوێژ و قورئان خوێندن دەفەرمێ هەر کەسێک دەیەوێت قسان لەگە خوای تەبارەک وتەعالا بکە تو دەتەوێت قسان لەگە خوای گەورە بکەی بڕۆ نوێژێ بکە ئەگەر دەتەوێت خوای گەورە قسەت لەگەڵ بکە بڕۆ قورئانی بخینە خوای تەبارەک وتەعالا قسەت لەگە دەکە لۆی بەڕێزانم دەفەرمێ ئێوە حەلاوەتی ئیمان لە نوێژدا وەربگرن ئەوە ئەساسێکی گەورەیە ئەوە یەک دوو دەفەرمێ وەالقورئانی لە قورئانیشدا يعني سبحان الله أو قرآن لكن ما جوربي بريسان والله تماشا دكي خلقي قرآني دخيني يعني ختمي دكا ببل ختمي دكا يعني لو هذاكي قرآني بخينا بس تأثيري ديبك يعني بياوي صالحي زور منهب وزور بياوي تاك زور بياوي دين دار تصور دكي لشويك دا سندي قرآن خين دبي يعني استاب فكر دادر اللي وانا ما مستقبله والله الا الشوك اللي وانا دا بازز زو قرآن خين دي والله ليك آياتي زياتر نخين دي حتى سبيني
بس چه ئاەتێکی خینێ یەک ئاەت دەخینی و دووبارێ کاتەوە سبحان الله فەرمێسی لە چاو دێتە خوارێ تەأسیری لێ دەکا و ئاەتە هەر چەندی هەوڵەدا لەو ئاەتە ناتوانانی تێپەڕی هەر ئەو ئاەتەی مناجات پێ لەگە خوای گەورە دەکات دا بەسی و هەر ئەو ئاەتە دەرە ڕکعەتی یەکەم دووەم دەڕواتە سەجدە و ڕکوع باو دێتەوە جارێشکە دەست بە نوێژەکەی دەکە هەر ئەو ئاەتە بە فەرمێسک و ئەو ئاەتە بەوشەوە کامل هەمووی ئەو ئاەتە بردیتە سەر کەسی ئێستا خەڵک جاری وایە چەندین ئاەتش دەخنی بەڵام کەمتر تەأسیری لێ دەکات پاشانە فەرمێ وەذکر ذکر و یادی خوای گەورە یعنی بێ ئاگا نەبن لە ذیکرەکان بەڕێزان سبەینان ئێواران چوونە بازار چوونە سەفەر چوونە مزگەوت ئەوانە هەمووی ئەزکاری هەیە دەستیەوە ماڵێ دێەوە یعنی ئەزکارمان هەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فێری کردین لە ماڵی دەچێت دەرێت چه ذیکرێک دەکەی دێ و ماڵی چه ذیکرێک دەکەی سەیرت لێ دەکا برا هەموو ڕۆژێ دەستە مارێ دێتە دەرێ قەت ذیکری ناکە هەموو ڕۆژێ دەستە بازاری دوکانی دەکاتەوە دێت و ذیکر هەیە و ئەوەندە خێرەی دەگاتی هیچ سایقی سەفەرە هی دەرەیە بۆ نمونە هی دەرێ شاریە سایقە هەموو ڕۆژێ دەستە دەرێ شاری بڵێ کاکارێت و ئەوە تەیە ذیکریە زانی کە دەستە سەفەرە ئینسان ناوەڵە ناسان باشە ئەمە ئەو هەموو ئەزکارە واز لێ دەینین دوایە کاتێک دەڵێن ذکر تەأسیری لە خودی ئینسان ناکە خوای گەورە کە لە قورئانیدا دەفەرمێ وەسفی ئیمانداران دەکا إذا ذكر الله وجلت قلوبهم ئەگەر ناوی خوا بهێندرێت دڵیان ڕادەزەفرێت ئەی کالوانیا لەبەرەوەی نیتە لەبەرەوەی لەگەڵ ذکر تەعەودت نەکردیە ها جونەیدی بەغدادی لەسەر وەفاتی دابوو لێیان پرسی گوتیان برێ لا إله إلا الله گوتی بەهێچێک برێن کە لە بیری کردبی ئەمما من لە بیرم نەکردیە بەردەوام ئەو کەلیمەیە دەڵم جا دەفەرمێ ئەگەر لەو سێجەیە وەرتان کرد ئەوە باشە ئەگەر نابزانن ئەوە دەرگا داخراوە لە پێشتان هەوڵدەن دەرگایەکە بکەنەوە بۆ ئێمەش لە خوای گەورە دەپاڕێینەوە یعنی لەگەر ئەو کەم شتێک کە لە ژیانی حەسەنی بەسری باسمان کرد ئینشاءڵڵا خوای گەورە بیکاتە بەرەکەت و خێرێک لە بۆ ژیانمان ئینشاءڵڵا ئومێد دەکەم وا بکەین کەوا ئیقتیدا بەو پیاوە بەرز و بەڕێز و ساڵحانە بکەین و بیان کەینە پێشەک لە بۆ ژیانی خۆماندا ئینشاءڵڵا دەکەم ئینشاءڵڵا خوای گەورە لە خۆمان و لەداک و بابمان خۆش بی خوای گەورە شیفای نەخۆشەکانمان بدە خوای گەورە لە دینی خۆی زیاترمان شارەزا بکە قسە و عەمەلەکانمان یەک بکە لە دوا ڕۆژێشدا ڕووسپیمان بکە لەژێر ئاڵای محەممەد المستەفادا حەشرمان بکە وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه